وەکو بی 52 بۆمبەر وڵاویش مێناوەتە ئستۆدیۆ ئەمە دۆناڵد ترەمپی زۆر خۆشەوێ. باڵێ ئەوە B2 سپیرتە B2 سپیرتەوە شکلی بەڵێ. ناوی فڕۆکەکان لە چیەوە هاتووە؟ مەسەڵەن زۆر جار بە پیت دەست پێەکە، مەسەڵەن F16 B2 بۆچی ئەم پیتانە ئەگۆڕێن و چی ئاماژەیەکە بۆ فڕۆکەکە؟ وابزەم لە بەرنامەکانی پێشوش باسیم کردوتم بەسار وا بە کورتی بوو. ئێستا کاردەیەتە سەر فڕۆکەکان بۆ نمونە ئەگەر بیتە سەر F15 F35 تۆ F22 F16 F14 ئەمان هەمووی بە PTF دەست پێکە. PTF لە بیدایەت کە دێتن یعنی فایتەر تەفەوق جەوی شەڕی ئاسمان ئەبێ کۆنتترۆل بکە بەرامبەر بە فڕۆکەی دوژمن. ئەگەر دوژمن فڕۆکەی هەبێ لە ئاسمانە ئەمانەکەوێتە شەڕ کە پێڵێن بە ئینگلیزی ئێر کۆمبات یان دۆک فایت ئەی خاتە خوارەوە. بەڵام ئەمانە ئەتوانن ینی ئیشی کەش بکەن مڵتی ڕۆڵ فایتەر زیاتر لە زەوی بدەن و لە زۆر شوێنی بدەن بە جۆری ئەو موشەکانی کە هەڵیەگرن. بەڵام دایمەن بەردەوام ئەگەر بڕوا لە زەویش بداتن موشکی ئاسمانی پێ ئێر تو ئێر ینی ئاسمان بۆ ئاسمان بۆ فڕەکەی دوژمن بەکاری بێنێتن. ئەمە F یعنی فایتەر شەڕکەرە لە ئاسمان شەڕکەرەکە. هەتاکو نایت هۆک F117 ینی ئەوی شەبەحی بوو، بەڵام ئەوە تەواو دەرچوو لە خزمەتا لە ئەمریکا. تایبەتیەوە منزومەیەکی پیژۆرە لە ساڵی 99 لە سربیا خستی خوارەوە و باو کۆتایی پێهات. ئەجا دێتە سەر پیتی تر مەسەن لە دوای F ئەی ئەتاک هێرشی زەمینی. ئێستا بۆ نمونە کە باسمان کرد تۆ فڕۆکەیەکە تێنا ئەیدا تەندەربۆڵت ئەمەی کسەکە لە حەبانیەیدا لە مستەوسفەکەیدا و لە حەشدەدا و لە موشە ئەی کە دەست پێەکە بە پیتی ئەی ینی ئەتاک هێرش ئەکاتە سەرزەمین. ئەیدا تەندەربۆڵت بۆ نمونە تۆ ئەیت هەیە AC-130 هەرکلیست هەیە ئەویش جۆرێکە وەکو ئەیدا، بەڵام خۆی ئەیC لە هەمان کاتە بڵین کارگۆیە هی شەحن و ئەوانەش بەکاردێتن بەکاری دێ. ئەجا دوایەوە دەیتە سەر PTC لە ئەمریکا بۆ نمونە مەسەلەن با بڵین C-130 هەرکلیس کارگۆیە ئەوە هەرە زەخمەکە نییە. عێراقی 130 هەیە ئەمریکا دایی بە عێراق C-130 عێراق هەیەتی ئێستاکە، بەڵام C-17 ئەوە زەخمەکەیە ئەوەی سێبارەیەکەم و کە لە ئەفغانستان فڕی ئەوە کارگۆ هی شەحنە C-17 لەوە گەورەتر کە ئەمریکا هەیەتی C5 گەڵەکسی ئەوەشی کارگۆیە هی شەحنە هی بار هەڵگرە. ئەجا دوایەوە دێتە سەر پیتی بی وەکو بی 52 بۆمبەر وڵاویش مێناوەتە ئستۆدیۆ ئەمە دۆناڵد ترەمپی زۆر خۆشەوێ. باڵێ ئەوە B2 سپیرتە B2 سپیرتەوە شکلی بەڵێ. B52 هەیە B1 لانسەرت هەیە B1B ئەجا دوایەوە B2 سپیرتت هەیە. B2 سپیرت شەبەحیە لەوە پێشش باسیم کردووە بۆ شەبەحیە. ئەگەر سەیرێکی بکەی دائیمەن نوکەکانی هەمووی تیژە ینی شەپۆڵی ڕادار ناگرێتەوە جگەلەوە بۆ یەکەی جیاوازە. سێم حاڵەت بەسمەی حەراری نییە. ئەگەر سێری ئەو فڕۆکانەی تر بکەی هەمووی شوۆنی هەوا ڕاکێشانی لە بنیەوە ئەبێ. تەنها B2 سپیرت لە تەک فڕۆکەوان لە بانەوە ئەبێتن. لە دواوەش بەسمەی پەنجەمۆری گەرمایەکەی بزرەکاتن بۆ ئەوەی تۆ نەیبینیتن. تەبانەمە ئەمە چینەیە بۆ ئاگاداریت مهندسێکی هندی ئەمەی دروست کرد بە ناوی ڕیشیەوە. دوایەوە نسخەکەی دزی و دای بە چین و چینیش توانی شەبەحەکە دروستکە لە سەری. جگەلەوە دێتە سەر H هەلیکۆپتەرە، بەڵام ئەویش فەسیلەی هەیە ینی توواڵی CH47 CH74